کاتان باش ئاوڕیان لە ئەڵقەی دووەمدا لە بەرنامەیەک لەگەڵ کۆمەڵێک چالاکوان و کارەکتەری نێو ڕووداوەکان و سەرپەرشتیارانی وەک کاک دەشتی بەرزەواری کە لە یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیاری ناوەندی ڕۆشنبیری سەردەم بوو، کاک گۆران دەنگەکان کە بەوە ناسراوە لە ڕەوتی کۆمەنیست کە هێزە چەپی پێشکەوتوخوازی کۆمەنیستی لە نەوەتەکان لە هەولێر باڵادەست بوون، کاریگەر بوون و هەوکات لە یەکێتی بێکاران بوو و کاک عەلی سیاسی کە هەم سیاسی بوو هەم لە ڕێکخراوی ئاوەرەوە ئەنفالەکان بوو. دێنەوە خزمەتان لاپەڕەیەکی تر کۆمەڵێک نهێنی کۆمەڵێک لاپەڕەی درەوشاوە باسەکەین. یەکەم پرسیاریش ئاڕاستەی کاک گۆران دەکەم لەبەرەوەی لەسەر سەردەم تەواو سەردەم هاوڕێیان ئێستا بۆشایی هەولێر لە دوای ڕووخانی لە دوای نەمانی سەردەم لە دوای 96 تا ئێستا هیچ شوێنێک من ئاگام لێ نییە، بەڵام من پێم وایە هیچ شوێنی سەردەمی نەگرتیتەوە کە شوێنێک بێت تەجەموعی شوێنی دیالۆگ بوو، هەمومانی فێرە گفتوگۆ دەکرد، هەمومانی خڕ دەکردەوە لەو پەڕی چەپ لۆ ڕاست و بە خۆڕاییش بوو لە بۆ ئێمەی هەژار و هەموو مفلیس بوون ئەو کاتی بۆ خۆتان دەزانن، ینی بە خۆڕایی هەموو دەرگایەکیانەوە کردبوونەوە، هەموو جۆرە بیری بۆچوونێک بوو و شوێنی عاشق، شوێنی هاوڕێیەتی لەگەڵ برادەرایەتی لەگەڵ کچ کە بتوانی لەگەڵی دابنیشی سکرەو هەولێرە شوێنێک نەبوو ئەو کات ئافرەت بچی دەی دابنیشێتن. لەبەر گرنگیەوە من پێم باشە یعنی پرسیار لە کاک گۆران بکەی. کاک گۆران تۆ ڕای چی بوو لەسەر ناوەندی ڕۆشنبیری سەردەم؟ ئەوەی کە ڕایم چی بوو پێم وایە جیاوازەوەکەی ئەمڕۆ چی ئەڵێم لەسەر ناوەندی سەردەم. من دیارە پێخۆشحاڵم لە دوای ساڵانێکی زۆر کە ئێستا کاک دەشتی لێرە بینینەوە و جارێکە پێخۆشحاڵم کە ئەو مێژووە کە من بۆ وردەکاریەی ئاگاداری نەبووم کە ئاگاداری بووم و من لە ئێستا جارێکی دەستخۆشییان لێ یەکەم بۆ کارە جوانەیە، بۆ ئەو هەنگاوە جوانەی کە لە کاتی خۆیان ناویانە بۆ لە پێناوی ڕێخستنی کۆمەڵگادا. ئێمە لە دنیای ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە، ینی ئێمە کێشەی جدیمان هەبووە لە مێژووی خۆمانە. کێشەکانەوە بۆ ئێمە لە وڵاتێک کە هاتوونەتە دنیاوە ژیانمان کردووە، وڵاتێکە سەراپا وڵاتێکی دیکتاتۆرێتی تند بووە. هەمیشە و هەموو ڕۆژە سەرمان بە یاساکانی ئەو دەسەڵاتەیە سەرمان پێکراوە یا ڕوبەڕووی بوونێتەوە و کاریگەری قوڵی لەسەر ژیانی ئێمە داناوە. ئێمە ژیان لە بن دەسەڵاتی سیستەمێکی دیکتاتۆرێتە کورد بووبەوە بۆی شەڕکردن لە دژی ئەو دەسەڵاتە، ڕوخاندنی، وێرانکردنی هەر شتێک بێ گرنگ ئەو دەسەڵاتە دیکتاتۆرێتی ئەبێ بڕوە. یان سیرەکەین ئێمە لە دوای ئەوەی کە سیستەمێکی دیکتاتۆری بەناو یان بڵێن سیستەمێکی دیکتاتۆری بەناو لە کوردستان و دەرماننا سەرمان بە برسێتی بە نەبوونی کار بە هەموو ئەوانە تەقێتەوە. جارێکە ژیان لە چاوی ئێمە کورد بووەوە بۆ نان، بۆ ژیان، بۆ پێویستیەکان، بۆ ئاو، بۆ کارەبا، بۆ ئەوانە کورد کرایەوە. کەچی لە پەنایەوە ناوەندێک دروستە بێ دێ لەسەر لایەنە ڕوحیەکانی تۆ ئیشەکە دێ دروستت دەکا. ینی ئەم ناوەندە خۆی کورت نەکردوتەوە تەنها لە نان و ئاوکە، دێ لایەنە ڕوحیەکە دروست دەکا. وەک چۆن بڵین قوڕێکی ئەدەی تێ بە شەرێکی کە ئێوە بۆ دروستکە، جوانیەکە، دڵی گەوراکە، دڵی نەرمەکە، ئاسوی ژیانێکی تری ئەداتێ پێدانەکانە نە لە لایەنە ڕۆحیەکانە. ناوەندی سەردەم یانی سەری خودی ناوەکەی، ینی ناوەکەی بەلای منەوە ناوێکی زۆر جوانە. تەنانەت لەو ساڵانی ئەخیر کە ئێمە خەریکی دروستکردنی ناوەندێک بوون، من جارێککە ئەو ناوەم هەڵبژەر ناوەندی سەردەم. ئەم تۆ لە کۆمەڵگایەکی داخراوە دەی کارەکەی بۆ کۆمەڵگایەکی کراوە. زۆر جوان زیرەکانە ئەو ناوە هەڵبژێردراوە لە سەردەمێت تۆ بۆ نەوەتەکان بگەڕێتەوە. هاتووە ئەڵێ سەردەمکەی سەردەمێک کە کۆمەڵگا بەشەریەت لە ئەوجی خۆیە لەو سەری دنیای خۆیە کە ئەگەر ئەوروپا بکەین بە نمونە سەردەم لەوێ لەو ئاستەیە بەشەریەت ژیانەکە ئەم ئێوێ لێرە و بەشەرەکان بگوازێتەوە بۆ ئاسێکی تر. ئەم ناوەندە هیچی کەمتر نییە لە ڕادیکاڵترین ناوەندی سیاسی کە ئێوە کۆمەڵگا بگۆڕێ، هیچی کەمتر نییە. پایەیەکی بنەڕەتیە لە خەباتی جەماوەری بۆ بردنە پێشەوەی جەماوەر لە خاڵێکی معەنە بۆ خاڵێکی معەن.
من دەستخۆشی لە یەکەی ئەو هاوڕێیان ناکەم بۆ ئەو کارانیان کردووە و من ئەو کاتی خۆی ینی چەند جارێ شانسیەوەم پێ بڕابووی کە بڕۆمە ناوەندەکە بەشدارم لە کۆڕ سیمینارەکانیانە تەنانەت بۆ مێژووی جارێکیان ئێمە وەکو پانێڵێک جەمال کۆشش لەگەڵ پێم وایە هیوا سلێمان و دکتۆر پشتیوانە پانێڵێکیان بۆ ینی کاک جەمال کۆشش پانێڵەکەی ڕێخست بوو هەر لە ناوەندی سەردەم و سەبارەت بە شەڕی ناوخۆ بوو و جارێکی تریشان هەر سەبارەت بە شەڕی ناوخۆ لێ سیمینارێکی گەورە بوو پێم وا بۆی کە لەوانێ ساش بێمە کا قادر نادر خۆشی تایە بوو جەمال کۆششی تیا بوو نازانم چەند کەسیکە کە سیمینارەکانە ببڕەوە جارێکە دەستخۆشی لە هاوڕێ دەشتی و هاوڕەکانی تریشانەکەم. بەڵێ زۆر سپاس بەداخۆ بۆ شای سەردەم وایە ئەو تعریفەی کاگۆرانی زۆر جوانە ناوەندی ڕۆشنبیری سەردەم لەو کاتێک کە هەولێر هەموو داخرا بوو یعنی هەر کوردستان داخرا بوو ئاگامان لە دنیا نەبوو لە ئاستی ئەو کافتریا و ناوەندە ڕۆشنبیرەکانی ئەوروپا بوو و تەسیرێکی زۆری هەبوو لەسەر هەولێر یەکێک لە پێگە ڕۆشنبیری و شوێنی دیالۆگیش بووە ئەمە پێشتر شەڕمان دەکرد بەڵام لەوێ فێرەوە بوون دیالۆگ بکەین دەگەوێ و نە هەر شوێنی سیاسی بوو شوێنی هونەرمەندان بوو شاعیران بوو شێوەکاران بوو هەموو گروپێک بوو ئەوەش یەک نمونە پیشاندە کە چەند کەسێک دەتوانێت پێگەیەکی گرنگ ببینێ لە ناو کۆمەلگادا کاک عەلی سیاسی وەزام ڕێکخراوی ئاوەرەوە ئەنفالەکان هەر لە سەردەم دروست بوو تۆش ئەگە کەمێک باسی سەردەم بکەی و چۆن هەڵدەسەنجێنی و ڕۆڵی دوایی ئەو هەموو ساڵە و ڕۆڵی ئێوە لەوێندەر کۆڕ و سیمینارتان دەکرد کۆبوونەوەکان سیمینارەی ئەوەی کاگۆران وتی لەسەر شەڕی ناوخۆی خۆت ئاگادار بووی من ڕێکم خستە بوو تا لەوێ لێژنێکشمان دروست کرد و جەمال کۆش لێ و خۆی وێنەکەی لاتان بوو حای خۆیان سەر شاشەکە منیش وەکو تۆ مشتری دائمی سەردەم بوو یعنی ئەوەندەی لە ئیش کە لە ئیش تەواوە بووم ئیشەکان من دیاریکرا و بەیانیان زوو تکەچی بووم نیمەڕۆ چون گۆشتەکەمە کڕی لە بن عارەبانەیەک لە ئەسواق سیروان لە هەیەکێ برادرێ دامنا دوایە چوومە سەردەم لە سەردەمی تر مناقەشە و شتی وا بوو کۆڕ ڕۆژە کۆڕمە باب دەمەر تۆ ئاڕە قادر بۆ مجێڕە برادرێ وتی ئەم ساڵح گلێنە ئێستا بۆتە ڕاوەرمارە وتی لە دەرە وتی ئاگار لێ وتم چێوتی ساڵە وتێتی ئێستا چم کۆڕەکەی تێکەتم یعنی خۆش و خۆش شوێنی سراع و قسەکردن و مناقەشەی تند و دوایەوە شەر برادری بەردەوام بوو یعنی هەموو یەکتریمان خۆشە وایست ئێستا فەرموو ئەم بەڕێزانەوە لەبەر چاو من هەموو یەکتریمان خۆشە وایست بەڵام یعنی شتێک نەبوو ناوی بەرجەوەندی بێت شتێک نەبوو ناوی ئەو شتانە بێ وەکو ئێستا یعنی ئێمە مەسەن ڕاگەاندنمان وەکو مەبدە وەرگرت بوو نەک وەکو کاسبی سیاسەت وەکو مەبدە وەرمانگرت بوو نەک وەک کاسبی هەڵبژاردن نەبوو پەرلەمانتاری نەبوو موچە نەبوو ئیشی جەماوەری یان ئیشی خۆبەخشی بۆ هەڵبژاردن و کاندید و دەنگکۆکردنەوە نەبوو یعنی ئەو خەسڵەتانەی وەختە هەبوو خەسڵەتی مرۆڤانە بوو خەسڵەتێ بوو فور بوو لە ئینسانیەت فور بوو لەوەی کە ئاین بێت وە سەردەمیش یعنی هەڵە من چەندێک لە ماڵەوە بووم ئەوەندە لە سەردەمە بووم ئەو وەختەی دامەزرانی چەندێک لە ماڵەوە بووین چەندێک لەسەر ئیشە بووم تا نوکتەیەکە ویانەگوت خەندە لە دایک ویانەگوت خەندە عەلی ناناسێتەوە شەو بارێ من سەعات چوارە چوون بۆ ئیش ئێوارانش لە دوای سەردەمە ڕۆیشتەوە خەندە منی ناناسیەوە بۆ نکتەیان گەڕایتر ئەڵێم سەردەم بەشێ بوو لە ژیانمان یعنی هەموو ئیشێک مەسەڵەن فستیڤاڵی ئەنفالمان لە سەردەمەوە کرد دژی شەڕ کۆبوونەوەمان لە سەردەمە کرد ڕێکخراوەمان لە سەردەم دانا نازانم چی یعنی ئەم سەردەم و بەشێ لە ژیانمان هەرچەندە پێش سەردەم یەک دوو شتت پڕاند ئەویش یەک دوو خۆپشاندام و بۆ پشتیوانی لە پەکە کرا لە هەولێر و لە ئاوارەکانیش کۆمەڵی ئاوارەکانیش ئەوەش پێشتر هەبوو دێمەوە سەرێ بەس ویستم لەسەر سەردەم بی سەردەم یعنی بەشێ بوو لە ژیانی من یعنی ڕاستە لە دەستەی دامەزێنەر نەبووین ئێمە بەڵام خۆ هاوڕێدەشتیش زانێ ئێمەش بەقەدر ئەوانم ڕەنجمان تیاداوە کاک ئێمە شەریکی نەو مێژووە یعنی هەموو چالاکی و هەموو شتێک و هەموو سەردەم بەشێ بوو لە ژیانی ئێمە خۆشمانەویست نەفەرەکانیمان خۆشەوایست هەموو ئەو خەڵکەیە هاتنەوێ هەموو ئەمانزانی
ڕزگار عومەر لە چ کونجێک خۆی شاردوێتەوە فڵان کەس لە چ کونجێک خۆی شاردوێتەوە هەموو شوێنی یەکتریشمان نەزانی ئەگەر تەلەفۆن نەبوو هیچ نەبوو ئیمەیل نەبوو بە دوای نەفەرێکا بگەڕ ڕایشتاینایەت چەند شوێنەکە بوو یانە شتێک کۆمەڵی ئاوارەکان یان سەردەم یان تێکۆشان یان مەقڕی حیڤشوی ئەم دووسێ شوێنە بوو کە خەڵک یان فلکەی چەپ هەتوینە لەوێ یەکتریمانە دۆزیەوە کەواتە ئێمە مشتری دایم بووینە هەموو ڕۆژێک سەرمان پیا کردووە ینی سەردەم چەند ساڵە بۆ من هەموو ڕۆژێ چوومە بۆ سەردەم هەموو ڕێکتر نازانێتتر لەوە زیاتر چی بکەم ینی بەشێ بوو لە ژیانمان ینی نەفەرەکانمان خۆشەوایست کاک دەشتی بوو کاک هەردی بوو کاک سەرکەش بوو سۆنیا خان بوو هەمویانمان خۆشەوایست بوو نەفەرەکانمان خۆشەوایست یعنی هەمووش بە تایبەتی من بۆ خۆم قەرزاریانم ینی هەموو ئیشە گەورانەی کە بۆ ئەنفال و ئەمانە کردمان هەمووی لە ڕێی سەردەمەوە وایە لەوانەیە نەمانتوانیا بیکەین ینی سەردەم بارەگامان بوو ئەو هەموو هونەرمەند و شتەمان کۆ کردەوە بە یەک لەفەیە فەلافل هەرێکی یەک لەفەیە فەلافلم بۆیان کڕی بوو پلالۆ ڕەنجە وایە هاتووە وت ئەی هاوار شتێر قەلە ڕەشێکی دروست کردوێ گوت ئەمە بە فەلافلی هەڵەگرتێت ئەتوانی بڵێن سەردەم ڕاستە دەستەیەکی بەڕێوەبەری وەسف هەموو ئەو گەنج و دەنگانی ئەو کات بە ماڵی خۆیانیان دەزانی خۆیان پێخاوەنی بوو و بە فعلیش بە هەموڵی هەموو لایەک دەوڵەمەند کرابوو لە کۆڕ و سمینار کاک دەشتی بینەوە سەرەتوو وەکو ئەوەیەک ئەگەر بێتەوە بیرێت ئەو کار و چالاکیە گرنگانەی وەکو دژی شار وەکو دروستکردنی حزب و ڕێکخرا و وەکو سیمیناری جۆرا و جۆر چی ئەوە هەبوو یان چ شتێک لە بیر چوە لەسەر ناوەندی سەردەم باس بکەیت بەڵێ جارێکی تر سوپاس من پێم خۆشە دەرفەتی باشترم دێ چونکە بەڕاستی پێشتر وەکدەڵێ حەقیم لەت خوارد بەڵام ئەم جارە دەرفەتێکی زیاترم دێ بۆی زیاتر باسی ناوەندی ڕۆشنبیری سەردەم بکەم بۆ ڕاستکردنەوەی شتێکیش من بۆ مەسەلەی پارەکە بوتم 800 دینار ئەو حزبی شوعی 200 دیناریدا با بڵێن زەحمەتشان 100 دیناریدا وەکو مێژوو بۆی بە هەڵە نەڕوە پارتیش 500 دینار بۆی 800 دینار ماوەردە گرمانگان من زۆر سپاسی مامەسا گۆران دەکەم بەڕاستی بۆ ئەو وەسفە یاخوو بۆ ئەو باسە دەمەوێت لە ناوەندی ڕۆشنبیری سەردەمەوە دەست پێ بکەم بەڕاستی ناوەکە دەگەڕێتەوە بۆ جووتی کاکەریم چکە من کۆمەڵێک ناوم پێشنیار کرد بۆ نمونە مەسەلەن ناوی ئاهورام پێشنیار کرد گوتی ئەوە ناوێکی ئاینیە ئەمە لەگەڵ ئاین و مەسەب و ئەوانە نیم ناوێکی ترم مەسەلەن ناوی مادم ئەمە گوتی ئەوە ناوێکی نەتەوەیە ئەمە دەمانە ناوێکی تەواوی ئینسانەکان کۆکاتەوە بوو خۆی ناوەندی ڕۆشنبیری سەردەمی هەڵبژارد و مۆفەقیش بوو لەوە بەڕاستی اینجا دێنەوە سەر کار و چالاکیەکان ئێمە جگەر لەوەی کە شوێنێکمان ئامادە کرد بوو پردێکی پەیوەندیمان دروست کرد بوو بۆ تەواوی ئەو خەڵکەی کە پەرتەوازە بوون لەو پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاست من دەمێ ئاماژە بە هەندێک کەس بکەم کە بەڕاستی ڕۆڵ و کاریگەریان زۆر بوو من لە عەلی سیاسیەوە دەست پێ دەکەم بەڕاستی عەلی سیاسی کەسێکی زۆر ئەکتیڤ بوو زۆر کارا بوو ڕاستە ئێمە شوێنەکەمان بۆ ئێوە ئامادە کرد و بەڵام ئێمە سوودمان لێوە دەگرین لە تواناکانتان لە بەهرەکانتان لە زانیاریتان لەو توانایە من یەکێک بووم لەوانەیە کە بەڕاستی سەرسام بووم بەو توانە لە بن نەهاتوێ عەلی سیاسی قەت بێتاقەت نەدەبوو لەگەڵەوەی کە لە ڕووی اقتصادیەوە کەسێک بوو تاقەتی هیچی نەبوو بەڵام لە دارەتەوە بە پێیان دەهات بۆ ناوەندی ڕۆشنبیری سەردەم بۆی چالاکی بکات من هەموو جارەمەوە من بم پارەی پاسم نەبێت لە دارەتەوە بێمە هەولێر قەت ناتمە ناو سەنتەرێکی ئاواوە پێم ناکرێت توانام نییە بەڵام من تعاجلم لە توانای ئەو پیاوە دەهات بەڕاستی ئێمە کۆمەڵێک گەنجت کەشە بوو مەسەلەن بەڕاستی ڕۆڵیان هەبوو لەگەڵەوەی خۆیان دروست کردلەوانە یەک لەوانە مەسەلەن محەممەد ئیسماعیل کە ئێستا بەڕاستی کەسێکی زۆر بەتوانە لە هۆڵندا دەژی کارەکانی زۆر جوانن ینی لەو ماوە کۆمەڵێک پرۆژەی زۆر جوانی کرد لەسەر مەسەلەن هونەر لە پێناو مرۆڤایەتیدا هەمووتان بینیتان لە شاشە تەلەڤیزیۆنەکە نامەیە باسەوەکەم بەڵام
یەکەم کارێک کە زۆر جوان بوو لە سەردەم کردی کاری پێرفۆرمانسی بوو یعنی من بۆ خۆم یەکەم جار بوو ببینم کەسێک لە تەمەنێکی ئەوها بچکۆلە بیر لە کاری پێرفۆرمانسیش بکاتەوە کە من بەڕاستی ئەو سەردەمە ئەو وەختە نەمزانی پێرفۆرمانس یعنی چی مانای چییە هات کۆمەڵێک گەنجی کۆ کردەوە بەخۆشیەوە مەسەرەن بزانم کاکەریم سەرکەش بەشدار بوو لە سەردەم و چاوەکان ینی تابلۆی دەنەخشان خەڵکەکە دەهات لەگەڵ تابلۆی زیندوو تاملی دەکرد ینی لەگەڵ ئەو کەسانێک کە تابلۆکانیان لە سەردەم و چاو لەگەڵان گفتوگویان دەکرد ینی خەڵکێک هەبوو دەگوت بەڕاستی من لەزەتەکەی لەوەدا هەست دەکەم تابلۆکان لەگەڵمە دوێن نەک من لەگە تابلۆکان بدوێن ینی ئەمە کارێکی زۆر جوان بوو کە محەممەد ئیسماعیل کرد جگەلەوەی کە مەسەلەن شوێنێکمان وەکوتم کرد بۆ سینەما کاک پشتیوان عەبدوڵڵا سەرپەرشتی دەکرد هەر ڕۆژەی فیلمێکی سینەمایی فیلمێک کە بەمانای کەلیمە فیلم بێت لە ڕووی زانستیەوە هەڵدەبژێرا ئەنجا پاشوەی فیلمەکە عەرز دەکرا کۆمەڵێک مەسەلەن مناقەشەی دەرهێنانەکەی دەکرا مناقەشەی سیناریۆیەکەی دەکرا مناقەشەی ڕۆلی ئەکتەرەکان مانای فیلمەکە یعنی کۆمەڵێک شت من لە بیرم ناچی فیلمێکم بینی لەوە کە بۆ هەوێنی یەکێک لە چیرۆکەکانم 4 ئەکتەر ڕێکەوت بوون فیلمێکیان دروست کرد بوو فیلمەکە 4 بەش بوو ینی کە ئەگەر سەری فیلمەکە دەکرد 4 فیلم بوو بەڵام لە کۆتاییدا هەر 4 فیلمەکە لە ئاخر مەقتەع هەر هەموو ئەکتەرەکان لێک فیلمە بەشدار دەبوون کۆ دەبوونەوە من لەسەرەوە ئەساسە چیرۆکێکم نووسی 6 چیرۆک بوو هەر چیرۆکە و پاڵەوانی جیاواز شوێنی جیاواز وڵاتی جیاواز بەڵام لە کۆتاییدا هەر 6 چیرۆکەکەم کۆ کردووە لە کوردستان ینی لە کوردستان کۆتایی چیرۆکەکەم بەرحاڵ مەبەستمەوەیە کە هەر هەموو ئەوانەی کە داهاتن لەوێ کار و چالاکیان دەکرێمە شوێنمان بۆ دابیندەکردن جگە لەوەی کە ئێمە بە خۆڕایی بەبێ هیچ شتێککەم بەڵام سوود یەکجار زۆریشمان لەوان دەبینیمە وەکو ئەوان زیاتریش تەمەتۆمان دەکرد ڕابکە هەندێک جار کار و چالاکی خۆمان هەبوو نەمان دەتوانین بیکەین بۆ نمونە مەسەلەن من شانۆیەکم نووسی بوو لە شانۆیەکە یەک کەس دەوری تێدا بوو ئەوەندەی ویستم سمینارێک بۆ ئەو شانۆکەم دانگۆ کاکرم دەگوت کاک دەشتی ئەو سنتەرە هەر هی خۆمانە هی خەڵکە ڕۆژێک دادێت تۆش ئەم سینار ئەم با بڵێن سیمیناری خۆت یاخود ئەو باسی خۆت لە سەردەم پێشکەشکەی و خەڵک جوێی لەوێت ئەو بوو تا کۆتاییش نەمتوانی بەڕازی نەمتوانی پێشکەشکم لەبەر خەڵک یەک شتی دیکەش کە زۆر گرنگە لەسەر مەسەلەی فکری ئازاد ئێمە هەوڵماندا هەرچی لەتوانادا فکری ئازاد لێ بەڵاوکەینەوە بۆی خەڵک بتوانێت چێژ لە ئازادەکەن یاخود بەلانی کەم شارەزایی لەسەر ئازادی هەبێت ئازادی چییە چۆن ممارەسەی ئازادی دەکات ینی دەمانووی زانستی ممارەسەکردنی ئازادیش بە خەڵک بڵێن لە ڕێی ئەو کەسانێک کە ئەکادیمین و شارەزان لە بواری ئازادی مافی مرۆڤ و کۆمەڵی خەڵکیشمان داوەت و کۆمەڵێک سیمیناریشمان کرد جگەلەوەی کە لە بیرمە هەر ناوی ڕۆشنبیری سەردەم دەستەی ڕۆژنامەنووسانی ئازاد دروست بوون من و کەریم سەرکەش و شوان داودی و کۆمەڵێک بەرادەریت کە ئێستا بەڕاستی ناوم لەبینەوە بوو شوان داودی بە سەرۆکی دەستەکە هەڵبژێردرا دەستەی تەم سەربەست عومەر یادی بەخێر ڕۆحی شاد بێ لەگەڵ ئامانە ڕەش دەستەی تەمیان دروست کرد بۆ شێوەکاری ئەوە بوو کار و چالاکیەکانیان دەبردە دەرەوەی سەردەمیش ئەرزیان دەکرد ڕاست ئەوان لە ناو سەردەم دروست بوون بەڵام لە بیرمان کارێکی سەرشەقامیان کرد لە پێش ئەو مەنەسەکەی بەردەم پارێزگاری هەولێر کارێکی دیواریان کرد زۆر جوان بوو کاک کاسترۆ و کاک تەحسین چاوشین ئەوانە بەڕاستی شوێنەکان با بڵێن بەکاردەهێنا بۆ پێشکەشکردنی شانۆ یاخود دەستەیەکیان دروست کردووە نازانم ناوی بزدەبت ناوی ئەو دەستەیان لە بیر نەمایە گروپێکیان دروست بۆ شانۆ لە ناوی گروپەکەم نایە بگورن کار و چالاکی یەکجار زۆر جوانیان کرد ئاوارە خان ئەو وەختە لەوێ کۆمەڵێک نمایشی زۆر جوانی کرد جگەلەوەی کە هەمیشە کۆڕ و سیمینار فکری ڕۆشنبیری مێژووی سیاسی لەوێ دەکرا
ئەمن لە بیرمە لە دوای شەڕی ناوخۆ پێشەوەی باسی خۆشتان نەکەم دەمێت باسی شتێک بکەم. ئەندام پەرلەمانی یەکێتی و پارتی ئامادە نەبوون دانیشن لە پەرلەمان یەکتر بن، چونکە پارتی پەرلەمانی بەداگیرکرا و یاخود بارەگای پەرلەمان بەداگیرکان دەزانین تەنها ئەندامەکانی هەندێکیان ئیعتسامیان کرد بوون ناو پەرلەمان، بەڵام ئامادە نەبوون لە ناو هۆڵی پەرلەمان کۆ ببنەوە، بەڵام ئیعتسامیان کرد بوو. پێک ئێمە بانگەوازمان کردن لە ناوەندی ڕۆشنبیری سەردەم، هاتن گفتوگویان کرد لەسەر شەڕی ناوخۆیی. هەتا لە بیرمە یەک لەو ئەندامانە کە پار ڕۆحی شاد بێت پار مرد بزدەبت ناوەکەیم لە بیر نەما دەمانچە پێبووتم بۆ نابی دەمانچەت بێتە ژوورەوە لەبەوەی ئەندام پەرلەمانی پارتی لێت و ئەندام پەرلەمانی یەکێتی چێ ناڵێت تەقیانێ نابی کاکە من حەسانم هەیە دەمانچە بمە ناو پەرلەمان گوت کاکە ئێرە پەرلەمانیە تۆ ئێرە حەسانەت وەرنەگرتووە. دەماقەر گوتی کاکە مادامەیە من بەشدار نابم ناچم بەبێ دەمانچە ناچمە ژوور. ئەو بوو گوتمان کاکە بڕۆ گوتی ئەگەوان تەقان گوتنە تۆ شتێک لەگەڵ دەکەین فشەکەمان دێ دەمانچەکەی دەبێت و دەمانچەکە لەبەر پشتەوان نەزان دەمانچەکە ئەو فشەکەمان لێ سەحب کردەوە بردی. بەرحاڵ ئێمە ئەو ناوەندە جگە لە با بڵێین وەکو ماڵێک بوو بۆ هەمووان، دەتوانم بڵێم ماڵێک بوو بۆ ئێمەش لە ڕووی فکریەوە. بەڕاستی هەر هەمووان خاوەنی ناوەندی ڕۆشنبیری سەردەم بۆیش ناوەندی ڕۆشنبیری سەرکەوتوو. ئێمە سوودمان لە پانا و بەهرە و زانست و زانیاریەکانی هەمووانەوە بۆ نمونە مەسەن قادر نادر ئەمن بەڕاستی لە ڕووی لە لای قادر نادرەوە یاخود بەمەم لە فکری قادر نادرەوە کۆمەڵێک شت فێر بووم یاخود بڵێم لە ڕوانگەی قادر حەزم لە مێژوو کرد، ینی کۆمەڵێک سیمینارێکی لەسەر مێژوو چکە بخۆی ئەگەر هەڵە نەبم مێژووی تەواو کردووە لە ڕوویەوە حەزم لە مێژوو کرد. کۆمەڵە کەس کاربوون گروپی سینەمان دامەزران کاک پشتیوان و مامۆستا فارس سعدی و ئوستاز کامەران مهندس بوو. بەڕاستی ئەوانە گروپێکیان دروست کرد ناوێنە یانەی سینەما یاخو گروپی سینەمای کوردستان. گوتیان بەڵکو لە داهاتوودا ئێمە بتوانین فلیم سازی ینی یاخو گروپێک دروست بکەین بۆ ئەوی جۆرێک لە کۆمپانیا بۆ فلیم دەربێین لەدات. بۆ بوو کامەران فلیمی هەلێەوە قسە کار لەسەرەوەی کە چۆن فلیم دروست بێ. کامەران فلیمێکی دیکۆمەنتاری دروست کرد لە ناوەندی ڕۆشنبیری سەردەم پێشکەشی کرد. مامۆستا فارس سعدی لە بەسلایت کۆمەڵێک کاری هوەری فۆتۆگرافی بەخۆی لەوێ پێشکەش کرد. دەستەیەکی تر هەبوون بۆی لە بیرم نەچێ ئەو دەستێش دەستەی با بڵێن سەرپرشتیارانی هەڵسەنگاندنی کارە هوەریەکان بوون. مامۆستا حەمید جەمال و فەیسەل عوسمان و برادرش کە ناوی کاوە بوو کاوە میران ئەگەر غەڵەت نەبم ئێستا لە ئەوروپایە. ئەوانە هەر کەسێک کارێکی هوەری هەبوایە داهات داوای لێ ئێمە کرد من دەمێ ئەو پیشانگایە بکەمەوە. ئێمەش تابلۆکانمان لێوە دەگرت یەک دوودانە نمونە دەماندا کاک حەمید و کاک فەیسەڵ ئەوان هەڵسەنگ ئەگەر موافقیان بکردا ئیتر پیشانگاکەی بۆ دەکرێن. بەرحاڵ من بەشەکانی دیکە لێ دەگەڕم بۆی ڕێ بە برادرەکان بدەم بۆی ئەوان قسە بکەن دواتر دێنە سەر باسی سەردەم و کاتی خۆشتان بکەن. سپاس کاک دەشتی. ئاوریان من دەمێەوە بڵێم ئەو ئەو پێنج وێنەی لە پشت من ئەوانە کۆمەڵێک دەنگ و ڕەنجی هەولێر بوون یان لە هەولێر ژیا بوون بوون شەهید کران. هەر یەک لە شەهید شاپور و قابل کە لە هەژدەی چاری نۆتۆشت لە گەمەیەکی خوڕینیان پاراستن و هێز ئیسلامیەکان شەهید کران لە ناو هەولێر. کات شەید ڕەوڤاکرێ ڕاستە بەناو لە دهۆک بوو، بەڵام زۆربەی کاتەکان لە دوای ڕاپەڕین لە هەولێر دەژیا و هاتە خلکەی چاپ وەسکۆڕ و سیمینارەکانی حزوری بە مانک لە هەولێر دەماوە. و شەید کامەران هیرانیش یەکێک لەو دەنگ و هاوڕێت تێکۆشەرانەمان بوو کە لە زۆربەی کار و چالەرچەکان لەگەڵماندا بوو. پێشتر کادیرێکی حزبی شوعی بوو، دوای ئەوە بوو بە پارتی کار و بەداخەوە دوای ئەوە بوو بە پەکا لە بەداخەوە مەبەست لێرەدا لە بەداخەوە کە لە کۆمەڵکوژی هەولێر لە 16 پێنج شەهید کرا و تا ئێستا تەرمەکەی دیارنیاوە. تریش دکتۆر
سڵاع هەورانی بوو کە لە ساڵی 95 بوو بزانم دەستێکی نادیار شەهیدی کرد کەسێکی پێشکەوتخواز بوو بیر و باوەڕێکی لیبرالی هەبوو بەشداری لە زۆربەی کۆر و سیمینارەکان دەکرد ئەوانە بەشێکن لە شەهیدانی خەباتی جەماوەری و مەدەنی کە دەوری خۆشیان هەبووە بە تایبەتی شەهید شاپور و قابیل لە خەباتی جەماوەری شەهید ڕەئوف ئاکرەی کە زۆر کاریگەری لەسەر ئەو خەڵکەی گەنجەکانی هەولێر هەبوو هەر بۆیە کە شەهید بوو لە هەولێر خۆپیشاندانەکەی لە سەروی 1500 کەس بوو. کاک عەلی بەس بۆ ناسی بۆیە ویستم بزانن کە ئەو پێنج شەهیدا بۆیە لە پشتە خۆماندایە بەشێکن لە مێژووی فەقر تێکۆشانی شاری هەولێر بە ڕۆڵی گرنگیان هەبوو ئەگەر مابوو نادەبا لێرە وەکو ئێمە باس لەو مێژۆ بکەن. بینە سەر ئەوە لە 92 و بینە سەر فلکەی چەپیش فلکەی چەپیش چی کەمتر نەبوو لە ناوەندی سەردەم یعنی هەمومان وەختی گەرماکان دەچوینەوێن دەرفێنێک داهاتی نەخوارێ فلکەی چەپ خڕ دەبووینەوە ینی بەشەکی ڕئیسەکەی وەختی گەرمایەکان دەچوینە فلکە سەردەم ئێوارە دادارێکی جەماعەتی سەردەمی زۆربەی داهات نەخوارەوە بە کاک دەشتی و کاک سەرکەش و هەرچی فکر بوو داهاتە فلکەی چەپ لەو فلکەی چەپا قسەک ئەگەر باسی بکەی و ئەو جم و جۆڵانەی کە کرا من نامەوێ باس بکەم زۆر ئەوە با بۆ تو بێتن ئەو کۆمیتانەی دروست کرا ئەو جم و جۆڵانەی کرا حەقی خۆی بدەینە بە فلکەی چەپ فلکەی چەپ بە من بارەگای ئۆپۆزیسیۆن بوو لەسەر شەقام کۆمەڵێک بیر و بۆچوونی چەپە کوردستانیەکان بەڵام بە بەشداری هەموو بیر و بۆچوونەکانی تر خەڵکیش داهات خەڵکی کۆمیستی کارگەریەکانیش داهات بەس خاوەنە ئەسلەکەی کەوەی بە سابتی زۆربەمان دەماینەوە ئەو خەڵکە چەپە کوردستانیەکان بووین بەڵام بفەرموو کاک عەلی کەمێک باسی فلکەی چەپ بکە کە مێژوویی زۆر درەوشاوەیە. دیارە وەکو گوتم پێشتر من هەر تۆشم یەکەم جار لەو دەوروبەرە بینی نەختێ لەولاترەوە 2-3 مەترێ لەولاترەوە هەمومان خەڵکمان لەوێ یەکتر دەناسی فلکەی چەپ دوو مینبەری گرنگ فلکەی چەپ ئەو فلکەیە دەکەوێتە ئەم سەری بەرەو شێخەڵا شەقامی سیروان ئەگەر ئەوەی گوێ لێ نەبێت لەو فلکەیە ئیتر ئێواران کۆ دەبووینەوە کۆ دەبووینەوە ئیتر من دایم عەلاقەیەکم پێ بوو مۆرەکانیشم پێ بوو وانێک کاک دەشتی مۆرەکانیشە لەناو عەلاقە ڕەشەکە بوو لەڕم جارە هەر لەوێ بەیاننامەیەکمان دەرەکرد و مۆرە کەشمان لێدا ئیتر بڕیارمانەدا خۆ پیشاندان بکرێت کۆمیتەی هاوپشتی نیشتیمانی مەسەڵەن یەکەم کۆمیتە دژ لە تورکیا لەوێ دروست کرا مەسەڵەن ئیتر ئەو ئەستا و کۆمیتەی کاک عەلی با باسی جم و جۆڵی باشی کرد خۆ پیشاندانی وابزانم مهین بوو 93 وابزانم 93 بوو پێشەوەی هیچ کۆمیتەیە دروست نەبوو هەر لەوێ لە دوای ئەو کۆمیتەیە دیسان خۆپیشاندانێکمان کرد تورکیا هجومی کردبوو ئەوە بوو خەڵکێکی زۆر هات لەوێ بە سەماعە ئێمە خەڵکێکمان کۆ کردەوە ئەو وەختە 17 حیزبی شە بوو ئەوانش دژ بە شەڕ بوون ئیشیانە کرد حتا من لەبیرم دێت جەماوەرەکەی ئێمە لەوەی ئەوان زیاتر بوو ئەوان هاتن ئەم کار عەبدولخالق زەنگەنە و سلاحەدین بەهادین و مەلا حەسەنیان لەگەڵا بوو هاتن کەوتنە پێش ئێمەوە ئەرە گوتم ئێوە هەرەبێت لە پێشەوە بن لەنەختی وەرنەدواوە ئیتر ئەوە بوو دوای هەندێک گەنج چوونە سەر مەقڕی ئیلی تورکمانی ئاڵاکەیان هێنایە خوارەوەیان تورکمانەوەوانە و خەڵکێکی زۆر یان 10,000 کەس کۆ بووە جارێکی تریشەوەی کاگۆران باسی دژی شەڕمان کرد نەبوو لە فلکەی سەلام لە ناوەندی سەردەمێمە هینێکمانە بوو هەفتەیەکی ڕۆشنبیریمانە بوو کاک دەشتێ زانێ وێنەکەشی دانابوو ئاخر ڕۆژی کەوتە تەسادمی کرد لەگەڵ هینە لەگە شەڕەکەیە وەڵا کۆڕی هین چی بکەین چی نەکەین تر تێکۆشان و پارتی کار و حیزبی کۆمەنیست و کۆمەڵی ئاوانەکان و هەموو ڕێکخراوانە کۆبووینەوەی تر ڕۆژ دوایی لە هەر ئەو ڕۆژە دیسان لە بەردەم محافزەش خۆپیشاندانێکمان کرد وابزان مەلا بەختیاریش خیتابێک هاتیان خیتابێکیان تەواو لە بیرم نییە نەوەکو هەڵم بێت ئیشەکە مەلا بەختیاری تێکەوتە وەختە ڕۆژی دوایەوە خۆپیشاندانێکمان کرد لە فلکەی سەلام لەوانە کاگۆران ئاگای لێ نەبێ خەڵکیش کەم لەسەر تاکۆ بووە من و کاگۆران و عەباسی برات و محەممەد شێخانی گوتمی لە بابڕێن ڕۆیشتین ئێمە لە شێخەڵاوە هاتینە خوارەوە هەزاران کەسمان لەگە خۆمان ناهێنا ئەگەر کاگۆران بێتە بیری کاگۆرانیشمان لەگەڵا بوو خەڵکەکە لەگەڵ ئێمە هاتنی تر لەوێ ئەو خۆپیشاندانە
گەورە گەورەیەمان کرد 5,000 کەس لەوانەیە خەڵکێکی زۆر کۆبووەوە دوای تەقەکانی تیاکرا بەداخەوە 2 کەس شەهید بوو یعنی لە فلکەی چەپ بەردەوام موقفەکانە گۆڕایەوە بەردەوام باسی چالاکی دەکرا ئێوارانیش کاگۆران و ئەوانی جەماعەتیش کاتێکە لە بێکاران و ئەوانە تەواو بوون ئاهاتن سەرێکیاندا لەوێ بزانن چی هەیە چی لەوێنی دوای لێ هاتبوو نەختێ لە خوارەوەشە شووانداودیش کابینێکی دانا کابینەیەکی مەکتەبەیەکی دانا ئەویش نەختێ بازاڕی هینی چەپی شەقامی چەپی این کرد نەختێ وەگەڵێ هاندەرێ بووە چکە لەوێ ئەو وەختە شتێکمان پێ بووە شتی بازارمانە کڕی ئاخر ئێمە نەکبەر بووین خۆ ئێستا نەبوو خەڵک فیارێ هەبێت شتێکی کردنا فیارەکە دانیەوە بگەڕێتەوە لای مچکۆ کاکە دەشتی وەختەوە نەبوو ئەو وەختە مەجبور بووی شتەکار بە کۆڵتەوە بێت ئێتر بەو گەرمایە شتێکت بکرایە گەرم وایە هەر لەوێ بۆ گەنێ کرد لە فلکەی چەپ زۆر شت کرا یعنی تەواوی ئەو شتانە کە ئەکرا مەسەن هەڵمەتێکمان کرد بۆ دژی وەفیق سامەڕایە گەوربیرت بێت ئەو وەفیق سامەڕایە کەس پێش ئەوە هەڵمەتی نەکرد بوو ئێمە چارەنووسی ئەنفالمان دەوێت چارەنووسی ئەنفالمانەوە آخر مهم وەختە کەس داوای چارەنووسی ئەنفال لە کەس ناکرد شانۆگەریمان ناو شارا کرد کاکدەشتی لە بیرێتی هەردی دەوریتیا بێنە یادی بەخێر هەردی وەختە مسەماعەکە بەدەستێەوە هەر باسی جاش و ماش و شتەکانمانە کرد موبایل لە بەن جارە بوومە ئەکتەریش هین لە قاعەی میدیا وانە مامە دەشتی وە من دەورێکشم گێڕا کەریم غەفور کەریمۆک دەری هێناوم ئێتر کۆڕ و سمینار لەوێ بڕیاری کۆڕ و سمینارەکانە درا لەوێ بڕیاری چالاکیەکانە درا لەوێ بەیاننامە دەرەکرا لەوێ هەڵوێ زەرە بڕا لەسەر تورکیا وابزانمار یەکەم بەیاننامە لەوێ دەبڕاوە جگە لەوەی کۆمیتەی هاوپشتی نیشتیمانی کە لە چەند ڕاستە حیزبی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان بوو وانە وەختەوان شتێکی وایە نەبوو پارتی کار تێکۆشان ڕێکخراوی ئەوڕۆنفالەکان یەکەم کۆمیتە بوو دشت بە تورکیا لەوێدا بمەزرێت لەوێ چالاکیمان کرد چالاکیەکانیشە لەو دەوروبەرە بوو ڕۆژێ بۆ خۆشی لالۆ ڕەنجا وەختە ئەندام سەرکردایەتی و حیزبەی ئەوان بوو وای لێ هاتبوو غەفور مەخموودی ترس قادر نادر ناوێرەبێتەوە ئەیەگوت مەنسووریەکان و غەفوریەکان مەنسووریەکان و غەفوریەکان وەڵا ڕۆژە من ناو بازار گرتم گوتم لا یارمەتی فستیڤالم پالەوتی چم پێنێ وڵا دەستم کردە گیرفانیا گەڕاین نازانم 20 دینار بوو چەندێ بوو پێم دەرکردووینمان کرد یعنی بۆ خۆشیە گەرمەوە یعنی نفوسمانەوە هابوو گیرفانی خەڵکیشە گەڕاین ئیتر هەموو شتێک لەوێ ئەو ڕۆژە ئیتر کۆمیتەی هاوپشتی سیارەمان گرت و ئەم ئەولا سیارێ سەوز دووتەنێ بوو وڵا لە ڕەنجە ئینێکمانداوە بانە بەتانێکمانداوە بانێ لە بنەوە بەسەماعە هاوارێ کرد تورکیاوە و تورکیاوە وڵا لە ڕەنجە لە ناکایەکە بەتانی لادا دەچێت دەرەوە کورە کاکە ئێمە تۆمان شاردوێتەوە تۆ بەوەی کەشف نەبیت ئەمە کۆمیتەیە وەکەوەی شوراکان چۆن سەمیر نووری تەوزیهاتی داوا بە کاگۆرانەوەڵا لالۆ لە بنینەوە دەرچوو سەر کۆمیتەی سەربەخۆمەمانە هەمووی کەشف بوو کاکە هەمووی لالۆ دەرچوە دەرەوە خۆی پێڵانەگیرا یعنی شتی خۆش و ئەوانە ئیتر ڕۆژوا بوو جەماعەتێکی هاتن ڕۆژوا پارتی هاتن لەوێ دەستیانە کردە مناقەشە ئیتر بافنەکەمان گەورەوە کرد ئەبێ وابێت ئەبێ وابێت ئەبێ وابێت ئیتر خۆپیشاندانی گەورە گەورەشمان کرد خۆ لە ساڵی 96 کاگۆران وەختە لێ نەما بوو یعنی توانم بڵێ مێچێ لە گەورەترین خۆپیشاندانەکانی ئاوارەکان ئەوە بە ژمارە لە هەولێر لە دارەتووەوە زیاتر لە 1000 کەس بەپا هاتن بۆ هەولێر لەوانەیە ئاگادار بێتی چکە کاکاوە و دڵشاد خدرەوەمان لەگەمان هاتن لە بەردەم UN ئێمە توانیمان WFP بێنینە بەردەم علی ببوورە کاک ئەدێنە سەر بێکارە بەڕێکخراوی ئاوەرەوە ئەنفالەکان بەس دەمەوێ قۆناغ بە قۆناغ لە ئەوە کام بکەم ئێستا لە فلکەی چەپ با فلکەی چەپیش حەق خۆی بدەینێ نەچین دادێنە سەر بێکاران ئاوارەوە ئەنفالەکان شەرانی ئەوە بەس بۆ ڕاستکردنەوە ینی یاڕێیان ینی یەک خاڵی کە زۆر گرنگ بوو مێژوشی جوانی شاری هەولێرەکە یەکەم جات مانگرتنیشی کرێکاران لە دەواجن ڕوویدا کە زیاتر لە 30 ڕۆژی خایان پێکدادان و گەیشتە ئەوەی ئێمە لەو دەمی من بەخۆم کرێکاریش بووم لەو پۆزایش ڕێگەڵدا بووین
کەمیماندا ناوە ڕێمان نەدا بەشداری بکەن و لەگە جەماعەتی ئەحمەد ئیسماعیلی پێکدادانمان کرد و لەگەڵ یعنی خۆپیشاندانمان کرد لە ناو بازاڕی هەولێر ئەو کات خەڵکێکی زۆری چەپ لە دەڵاڵخانە تاوەکو بەردەم پارێزگا خڕبووینەوە و تاقماندا کە وێنەکان هەیە لێرە مەس ئەوە لاپەڕێکی زۆر پرشتنگدار بوو لە کرێکاریش بووین زۆر بەمان کرێکارەکان بووین کەندیش کردان لەگەڵ کەندیش کردان من ئاگادار بووم لەگەڵتانەوە کۆبوونەوە بوو بڕیار بوو ینی سر ڕۆژێکی بر پێکدادانێکی زۆر گەورە بوو کە ئەمە بڕوا ناکەم ئەو ناڕەزایەتێ کرێکاریە لە هیچ شارێشتر ڕوویدا بێت نسکو ئەوە دەبێت دوو لە 26 لە 92 لەگەر هەواڵانی پەکەکە ئێمە و هەواڵانی پەکە و بەشێک لە هاوڕێیانی ئەوەکو سردێکی مێژووی بە پەلەیە خۆپیشاندانمان کرد لە بەردەم فرکەی چەپ دەستی پێکرد کە شەهید ڕەوف یەکێک لە خۆپیشاندەرە سەرچەکان بوو دووبارە ویستمان دژی تورکیا دژی قەتل و عامی شەڕناخ خۆپیشاندان بکەن دیسان بەرەی کوردستانی ڕێگری کرد بەڵام ئەخیری هەر کردمان لەگەڵەوەی دوو کادری پەکەشیان گرت کاک شەید سەلیم بوو و یەکش کە بناوتێن نەبیچوە شەید ڕەوف لە ناو دهۆ هەولێر لە بەردەم فرکەی چەپ لافتەکەی کردەوە و بە پێش خەڵک کەوت حەدای بەرەی کوردستانی کردەوە بوو دەست پێکرا و تاوەکو ئاسایش لە بەردەم ئاسایش ئەخیرەن دوو شەهید لێیاندان بە گولە لێیاندان دوو شەهید و دەبریندارماندا هەژنۆ کەسمان ببوورین دوو شەهید و چەند بریندارێک دە نەبوو لە وێندەر بەڵام هەژنودەیەک جیران لەوانە شەهید ڕەوف بوو کاک حەمەدەمین دوو شەهید سەیفەدین بوو عەدنان و سامان زەنگە نەبوو بەڵێ خەڵکێکی زۆر گیرا و بە گولە لێیاندان و لە بۆ نیچەوانمان دەکرا بەڕاستی بەداخەوە دوو شەهید برا مناڵێکی 4 ساڵ لەگە شەهید مەژگیری پەکەکە یعنی ئەوانە مێژووشی پڕ لە خوێناوی بەڵام پڕ لە تێکۆشان بوو پڕ لە تەحەدا بوو و بە ئێمان گوت لێتان دەدەین بەڵام مەسەڵەن هەر نەڕۆیشتین تاوەکو گول لە باران هەستا دەورمان ئەن ئەو تاوانە قورشی شێرە پێی هەڵسا و لەگەر ئەوەی ئەمید سینکۆی یەکێتی ئەو دۆ بوون بەڵام قورشی شێرە ئەم گولەکەیدا لە بەرەوە دەبین هەم کاوەی برام هەم عەزیز ئەقراوی کۆچکردو لە ژوورەوە بوون کە پێی گوت بڕۆ تەقەیان لێ بکەن ئەو دوو شەهیدەی کاک عەلی باسی دەکاتن ڕاست دەکە بەڵام بۆ ئەمانەتی مێژووی بڵێم ڕۆژێک پێشتر کۆمونیستەکان کردیان بە زۆر کەم بوون زۆر کەم بوون بوو هەرە ڕۆژە بوو بەسم کرد نانە ڕۆژی پێشتر بوو بەس ئەمان لە ئەو ڕۆژی پێشتر ڕۆژ پێشتر لای مەحافەزە کردیان کەم بوو قەرەباڵغەچیان پێ نەکرا ئێمە وەختیاریش نازان بەشداری لە بیرم نەماوەتەوە ئەمە لە وەختیان نازان بەشداری کردیان خطابیدا زێ بوو کاک مەهدی هەبوو لە ڕێگای کوردستان کاک عەلی لە سەردەم بوون بەیاننامەکمان هەلەوێ دەرکرد هەلەوێندە لە سەردەم بیرم هاتینە خوارەوە مەڵک حەزب لە ڕۆژی پاشترەوە بوو هاتین خۆپیشاندانەکە دوای ئەوە دوو شەهیدماندا بە ناوی حەمید حوسێن و شەهیدەکەیت کە بە ناوی خالید خەلیل بوو دوو کەسی کاسب بوون بەداخەوە هەردووکیان هەر ئەو دەلێ شەهید بوون و کۆمەڵێک بریندار بوو وەک شەهید شاپور دەوری باڵاوی هەبوو شتێک لەبیر نەچێت دوای ئەو خۆپیشاندانی ئەوەی شەڕناخ چەند ڕۆژێ دوای ئەوە خۆپیشاندانێ تر کرا دیسان لای مەحافەزە کۆبووینەوە من ئەو وەختە کوڕێکی گەنج چاوشین پێشتر نەمەناسی بەس معجزێویشی بووم کاکە ئەمە دێت و دەڕوات یعنی بەڕاستی من ئەوختە معجزێوی ئەم گەنجانە بووم کە ئێمە نامەنەزانێ ویشانە سەرپەرشتی خۆپیشاندانەکە کامەرانێکە بوو برادر عادل قەشقە بوو کامەران چاوشین لەستا مامۆستای زانکۆیە وەڵا کامەران لافیتەی بەرزەوە کرد و ئێمەش کەوتینێ دوای یەک دوو فەڕەمانبەیە لێدا و ڕێباز ئەو وەختە هاتە ئەوێ گوتی ئازادی هەیە گوتم باشای هەفتەیە دوو هەفتەنەوە پێش بۆ ئازادی نەبوو لەوێ ئەو شوێنێ تو باسکردی بۆ لەوێ ئازادی نەبوو ئێستا ئازادیە منیش لەوێ نەختێک یعنی مناقەشەکەی من وەکو مناقەشەی سەردەمی پێشمەرگایەتی بوو نەک وەکو مناقەشەی چالاکبانی مەدەنی ئەمە هێشتا وەکو کڵاوکوڕەوە بووین لەم شتانە سەرمان دەرناچوو یعنی کامەران کەوتە پێشمانەوە و لافیتەی بەرزەوە کرد و زۆر بە ئازانە و گورج و گۆڵ بوو یعنی ئەو بەس بۆ تاریخ نەبێت لافیتەی حازر کردبوو کەوتە پێشمانەوە و من لە سێم سڕە بووم دیسان خۆپیشاندانێکمان کرد بەو دەورەیە هاتینەوە ڕێباز ئەو مووقیفەی دەربڕی وتی ئازادی هەیە بیکەن ئەقم نییە بەسەرتانەوە ئەوە بەس ویستم زیادی کەم بۆشت ینی
بەڵام بەن قسەشکەی وام نییە بەس فلکەی چاپ بەڕاستی بارەگایکی ئۆپۆزیسیۆن بوو چۆن لە سەردەم ئەو هەموو شتە دەکرا بە سەردەم متەنەوع بوو بەڵام ئێمە صرف سیاسی بووین و صرف ئۆپۆزیسیۆن بووین و صرف ڕەخنەگرێکی جدی ئەو دەسەڵاتە بوو یعنی حەفتە نەبوو. من لە زیاتی تۆ بۆ پرسیار لە کاگۆران ناکەی بڵێ وەختی ئەومە قوتان چی بوو لەسەر فلکەی چەپ بێمە سەر ئەوەش یعنی ئەو فلکەی چەپ زیاتر ئەو خەڵکە کۆنە شوعیەکەی بەتایبەتی پارتیکارەکان کادری وستە داهاتەوێندە قیادەکان نەداهاتنەوە هەموو لە بارەگاکان دادەنیشتن بۆ خۆتان دەزانن. کاکسڵ ئەحمەزن لە قیادە بوو دەهات بەڕاستی کاکسڵ ئەحمەزن لە قیادەی پارتیکار بوو دەهاتە ناومان وێگەشێک لە کارەکتەرەکەم ئەگەر هەموو کادری وستە بوو لە پارتیکار لە تێکۆشان لەو خەڵکی کۆنەیە شتەکان ئەوانەی کە بیری کۆمەڵە و ئەوانیان ینی مەدرسەک بوو زۆر ئەوە لە بەڵێ کاک عەلی وەڵا شتێترم شتێ خۆشم بەبیر هاتەوە ئەویش ئەوەیە لەوێ مناقەشەی شتێکمان کرد ڕۆژێ فتار ئاپۆ جەبار لە شارەباتەوەتی گوتی عەلی بە تەماین کۆمۆنەی هەولێر ڕابگەێنین وەڵا کاکە منیش کەوتمە جدی کاکە قۆنەغەکە ئەوە نییە بە قوربان ناتوانین بەرگری بکەین نازام چی وەڵا وەختی ئێوارە لە تەلەڤیزیۆن دەرچن بوو بنە یەکێتی وەڵا ستار ئاپۆی یادی بەخێر چەند مانگوتی نەمێرا بێمە بۆ فلکەی چەپ لە ترسیەوە هەر نەهاتەوە ئەزام هەر نەهاتەوە ئەو بۆ زبێ هەر نەهاتەوە بۆ فلکەی چەپ مناقەشە جدیمان لەگەڵا ناکرد کاک گۆران و کاک دەستی کە وەختی قۆناغی کۆمۆنە نییە یانەوە دی لە کۆمۆنەی هەولێر ڕادەگەێنین وتم بابا آخر ئەمە یعنی منیش بە جدی کەوتمە مناقەشەوە ئێستا وەختی ئەوە نییە تەوازن قووە بە ساڵحمان نییە نازان چی وەڵا هەر ئەو ڕۆژە بزەبت ئەو ڕۆژە بوونەیەکێتی بوونەیەکێتی تا ئەن کاکستار یادی بەخێر یەکێک لەو کارەکتەرە سەرشتەکانی شەقامی هەولێر بوو لە زۆربەی خۆپیشاندانەکان چەند ساڵێک لەمە بەر بە شێت پەنجە کۆنستیتوایی کرد و ئەندامێکی فلکەی چەپیش بوو یەکێک لە ئەندامە باڵاکانی بوو دەتوانین بڵێن لە قیادەکانی بوو هەلۆ خۆشیش کاک عەلی ئەو ڕۆژە گروپێک دوو گروپی ئالای شۆڕژ بوون نێشێتی ئەو هات ئەلەکنەمە لە ڕێکخراوی تێکۆشان وتی بەیاننامەکەم بۆ دەرکا وەڵامیش بۆ نووسی بۆ دەستی خۆم بەناوی ئاڵای شۆڕ شەرام نواو بووین هەروە بوون یانی هەمووی هاریکاری یەکمان دەکرد ئەو ئەستاسیە نەبوو ئەو وایە و کەس نەچوو وەڵا کاکستان گوتی تەواو نوسخەکەم لە خۆم هەر نەگرت چۆ خوارێ زەماعەتی مەلا بەختیاری گرتیان بردیان کردیان وتم باشە بۆ بەیاننامە هەروە بۆ ئەمان ئێوە ئەدۆ کۆڕی هەبوو وەڵا هەستا گوتی ئەم کۆڕەم کابرایە ناسیان لەستە و ریفۆرمیستە و نازام چی وەڵا مام ئەحمەد عەدۆویش کرد وەڵا گوتم تەواوی ترەمە تەواوی یعنی ئەو شتانە خۆش بە ئەو کاتە هەبوو وەکو زانیاریانی لە ناوەندی جگە لە ئەوەی لە هەولێر ئەم ببورن سەدێمە سەر لای کاکەوە لە هەولێر کۆمەڵێک خۆڵ هەبوو جمەی داهات هەفتە نەبوو جگە لە سەردەم وەک هۆڵی میدیا کە هۆڵێکی زۆر قەرەبارق بوو دائم بوو لەوێ قسەکەری دائم مەلا مەحەمەد قادر ئەوە کو سڕی مێژوویە باسەکەی کاکسڵا هەورامی تێم دەگەی یعنی ئەوانە کۆمەڵێک کەس بوون هەموو قسەیان هەبوو لە هەموو کۆڕەکی هۆڵی ڕۆشنبیری هەبوو هۆڵی گەل هەبوو بارەگای عزبی شوعی زۆر کۆڕی دەجێڕم بۆ خۆم لەوێش دەما کرد لە ناوەندی لە ڕێکخراوی تێکۆشانیش هەفتانە کۆڕمان هەبوو کە هەموو کات شوێنی 25 کەسی دەبەوە کاک دەشتی بێمەوە لای تو ببوورە بە خۆمان زۆر قسەمان کرد بە زەبوایە ئەو مێژووی فلکەی چاپ کە من پێما لە ئەڵقەی تر دێنەوە سەری بەڵام لە تو چۆن ئێمە باز سەردەممان کرد بەبێ ئەوە تۆ پێناسەیەکی فلکەی چەپمان لۆ بکە کە تۆش زۆر جار داهاتن بۆ وێندەر لە وەختی فێن کچەکان بەڵێ وەڵام من تەمان هاوڕێ چەپەکان بەڕاستی زۆربیان لە شورا ناسی لە دوای ڕاپەڕین پاش ئەوەی کە ئەو کارە ساتە بەسەر هاوڕێیانی شورا داهات زۆربیان شەهید بوون بەداخەوە من ئەو کە لە ئێران گەڕامەوە تاقیری برادرانم دەکرد لەکوێ دامین گوتیان لە فلکەی چەپ هەولێر فلکەی چەپی لێ هەیە گوتیان ئەی تۆ نازانی فلکەی چەپ لەکوێ ناوەڵا گوتیان
لای بازاری سیروان ئەوەی ئێستا بۆتە بەردەم بازاری نیشتیمان ئیتر ئێواران داهاتی لێ کۆ دەبن و پێشەوەی ناوەندی ڕۆشنبیری سەردەمیش دروست بێ فکەی چەپ دروست بوو بەڵام ینی هەموو کەس نەیدەزانی ناوی فکەی چەپە بەڕاستی ئایدی داهاتین لەوێ عەلی سیاسیمان دەدی ئەو تۆ بووی کەریم سەرکەش بوو ئەو مزەفەر هێشتا سەفەری نەکرد و نەچوو بە دەرەوە دوکانێکی شیدا نابوو لەگەڵ کامەرانی دوکانی کامێرە و شتیان دەفرۆشت وەختی کە کامەران داهات دوکانی مزەفەر داهاتەوێ داهات لەوێ گفتوگۆیەکی گەرمگوڕ دەکرانجا لەبەر ئەوەی وەختی خۆی کامن لە ناو شورادا لەگەڵ با بڵێن ڕەوت نەبوو هەمیشە مزەفەر بەمی دەگوت تۆ کە ئەبرایەکی نەتەوەی نازانم ستەکەی ناوچەپان تۆ کابرایەکی نەتەوەیانە بیر دەکەی و لازم گۆ باشە خۆ قادر نادریش نەتەوەی ئەمە بە قادر نادەڵێن چوار پارچە بۆ یەخەی قادر نادر ناگری بۆ یەخەی من دەگری ئیتر حکمیەوەی میشوێنەگر بووم زۆر جار داهاتم لێ وێنەشم دەگرتنان مەسەلەن بەداخەوە من لە با بڵێن دوای سیویەکی ئاب زۆربەی هەرە زۆری ڕسمەکانم سووتانە نەما لیمەکان دەنا هەموو ڕسمەکانی ئەو کۆبوونەوەی گروپی چەپیش من زیاتریش بەڕاستی ئەو وەختە لەگەڵ ڕزگار عومەر دۆست بووم زیاتر لەگەڵ ڕزگار داهاتنەوێ ئەتر ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لەوێ مەسەلەن ئەگەر مازانی بە خۆ پیشاندان چ هەیە وەک دەڵێ داهاتنە لە عەلی سیاسی بزانین چێ پرسیارمان لە عەلی سیاسی دەکرد زانین لە چەندە چالاکێ چووکە وەگەر تەمانگۆ عەلی سەری مارەکەیە ئەگەر هەر شتێکە بێ عەلی دەزانی تر بەڕاستی من لەوێەوە زیاتر فکری با بڵێن بۆ مەسەلەی چەپ لێ فکری چەپ وەرگرت وەکو فکر بەڵام وەکو حەزب من پەیوەندیم لەگەڵ هیچ حزبێکی سیاسی نەبوو نە ڕەوت نە حزبی شیوعی نە زەحمەتکێشان هەموو ئەوانەی چە بوون هەرچەندە من لەگەڵ یادی بەخێرڕۆ حیشات شاپور زۆر دۆست بووم من قابیلم نەدەناسی تەنها جارێک لەگەڵ عەلی تعارفمان لەگەڵ کردەویش بەڕاستی ناوم بیر چوو بۆ کە ناوی قابیلە دوای کە شەهید بوو جا عەلی ئەگەر بیری بێ گوتی ئەو قابیل فلانە کەسە اینجا زانیم ئەو کوڕێ دەنا جا لە هەموو کۆبوونەوەکانی چەپ کە دەکرا شاپور بە دوای دادەنا و کاک دەشتی وەرە لە فلان شێ کۆڕ و سیمینارمان هەیە دەچوومدا نمونەیەکت بۆ دەگەڕمەوە کە برادرێکی منیان گرت بوو یەک لە حزبەکان ناوی ناونم گوتبیان ئەتۆوێ نەگری گوتبی دەشتی دەناسی گوتبی برادر گوتمان مادام برادر تەوەرە گرت بیان ناکرێت لۆ دەمگرە وێ نەگەی من ژوێ نەگرن بۆ برادر گوتیان ئەو کۆمەنیست و سەگ بوو سەگ بە گوتبیان خاوانیەوە ڕسمێکی من و شاپوریان پیشاندا بۆ هەردووکمانەوە دەستمان بەرز کرد بۆ گوتیەوەتر لەگەڵ سکرتێری ڕەوتی کۆمەنیستە ڕسمی گرتیا ینی منیان بە چەپ حساب دەکرد هەموو حزبەکانیش ینی هەتا هەندێک لە دۆست و خزم و برادرانیش پێیانوا بوو من ڕەوتی کۆمەنیستمیان حزبی شۆی بەڵام من هیچ پەیوەندێکی سیاسیم لەگەڵ حزبی شۆی بەڵام دۆست بووم ینی لەگەڵ ئەو ڕەوت جگەر لەوەی کە بەڕاستی فرکەی چەپ کاریگەری لە هەبوو لە جوولەی شەقامی هەولێر ینی کاریگەریەکی یەکجار باشی هەبوو و بۆ ێشە مەسەلەن هەمیشە دەسەڵاتی هەردووچیان پێکەوە چ دوایی کە یەکێتی هەولێری با بڵێن پارتی دەرکرد لە هەولێری کۆنتڕۆڵ کرد هەر دەویست کۆنتڕۆڵی ئەو فلکەی چەپ کە بۆی کار و چالاکی نەکەن و دواتریش بەڕاستی کە پارتی هاتەوە فلکەی چەپ نەما سەراحەتەن ینی لە دوای سیوێکی ئاف فلکەی چەپ لە ناو چوو ناویشی نەما کۆتایی پێ بەڵێ سەردەمیشتمە لەگە هاتنی پارتی هەموو ئەو جم و جۆڵانە تۆ پرسیاری چەپت فکەی چەپت لێکردن منان لەسەر ناوی ڕۆشنبیری سەردەم ئەگەر پێم خۆشە کات دەما مامەسا گۆران قسە بکات دوای مامەسا گۆران ئینشاڵڵا قەزم لێ ینی لەگە هاتنەوەی پارتی هەموو ئەو جوانیانە نەما هەر مێژووی شەڕی ناوەخۆ بەڵام لە شەڕی ناوخۆی ئاپ سەرەتانێکی زۆر گەورە
تا ئێستا خۆی نەگرتیتەوە لەبەرەوەی کارەکتەر لێرە کاک بەڕاستی ئەمە وەکو ناوەندی ڕۆشنبیری سەردەم ئەتا پارتی لە هەولێر نەبوو پێمان وا بوو پارتی بێتەوە هاوکاری باشمان دەکات لەبەرەوەی پارتی لە هەولێر نەبوو هاوکاری مادی بۆ دەناردی بەڵام کە هاتۆ پێدا خستی زۆر غەریب بوو یعنی بەڕاستی بە ئەمر بوو عقدەکەی بۆ نوێ نەکرینەوە گوتی تاوا عقدە لە ڕێ حکومەتەوە ینی ڕسمیان پێدا خستین ینی نەهات بە ئەمری پۆلیس و چەکدارەکانی سەردەمان لێداخا بەڵام کاتێک کە ناوەندی ڕۆشنبیری سەردەمی ئیجازەکەی نەکردو من لێ بووم ڕۆژەگار و تەنما بشما کوژنە کاک عەبدوڵای سەردەم لێ بوون مەفرەزەیە کاری من پێم خۆشە کات دەمە مامەسا گۆران دواتر باسی سەردەم و اینجا لە فەرهاد پیباڵەوە تا خۆستان ناکە باز باڵێ کاک گۆران ئەتوو بۆ خۆت بەڵێ بێنە سەربێکاران و ئاوارە ئەنفالەکانیش فکەی چاپ ینی بەشێکە لە مێژووی هەولێر بەشێکە لە مێژووی ناڕەزایەتی و شوێنی سیاسی بوو وەکو سەردەم نەبوو شوێنێکی سیاسی چەپ و گەنجەکان بوو پیرەکانیش نەداهاتن پیادەکانیش نەدادەکو گوتم گەنجەکان بوون ئەو جیدەی خۆمان بووین پێناسە چییە لە بۆ ئەو شوێنە یعنی ڕاگەاندن بە خۆتانزان ئەو دەمی چۆن بوو با قسەک لەو خوێنەر یان جێگر بڵێن وەختی خۆی فەیسبوک نەبوو وەختی خۆی ئێمە هەموومان ئیزا ئەو تەلەڤیزیۆنمان نەبووە چمان هەبوو بەیاننامە ڕادەوەستان لە بەردەم قەیسەریە و لە شوێنێکی دەڵاوخانە بە سەدان بەیاننامەمان تەوزیع ئەکرد بە پێ و بە ئەوە لافتەمان لە دیوار دەدا وەنیا یعنییان ئەوە تا لە شوێنانە خڕ دەبووینەوە خەبەرەکانمان دەگەن ئەوە ڕاگەاندنی سەرپەییمان هەبوو لە ئەوەی هیچ تەلەڤیزیۆن و ڕاگەاندنێک کاریکاری ئێمەی نەدەکرد و بەڕاستی شوعی و زەحمەتکێشانیش ئەو کاتی هەڵوێستیان زۆر پۆزیتیڤ نەبوو جگە لەوەی کرێکارانی دەوازین ڕێگای کوردستان و حزبی شوعی زۆر هەڵوێستیان پۆزیتیڤ بوو کاک گۆران ئەتوو پێناسەیەکمان ئەگەر لە سەفرکەی چەپیش ڕووکە ئەو کۆمەنیست کارگەریەک ڕەوکی کۆمەنیستێک کە لەو کاتدا ئێوەش زار بەزار بە تەنیشتماندا پێدەپەڕی کتێبخانەکەی کاخدر کتێبخانەکەی کاخدر بازی بەسەرا باس نەکرد ئاتوەزێ لەم لابوو بەڵام لە ڕاستیە بۆ خۆی این بوو ینی ئەویش جێگایەکی کۆبنەوە بوو کە لێەوە بەرەو فلکەی چەپە ڕۆشتنی ئاگەڕینەوە لێ وەکەی ساعیلێ لە جاربار کیسەکانشمان لای کاخدردانا سڵاو ڕزم بۆ کاخدر دیارە کتێبخانەکەی ئاخدر بەشێک لە ینی ئەدەبیاتی چەپ لێدانرا بۆ فرۆشتن ئەوانێکەدان رایتر بە هینێک لای کاخدردانراون لە ڕاستەیە فلکەی چەپ خۆی تعبیرێکی واقعی سەردەم و بڵێن کات و زەمانێکی معەنی خۆیەتی کاقادر دەقیقاً ئاماژەی بۆ کرد کە تۆ سەرچاوەکانی میدیا و سەرچاوەکانی بڵێن پەیوەندیگرتن بە یەکەوە کە نەبوو لەو کاتەیە یعنی ئێمە ئەوە هیچ مەسەلەی مۆبایل نەبوو هیچ پێم وانەیە هیچ یەکێک لەو ماڵانەی ئێمە کێسا لێرە دانیشتین وە ئەوە هاوڕەکانی کەشمان تەلیفۆنی ماڵیشان هەبوو بێ نەمان بوو ینی ئۆتۆماتیکیان هەموو بزوتنەوەیەک یا هەموو ناوەندێک بۆ خۆی شوێنێک وردە ئەبێ بە شوێنی ئەو یعنی هێستا بەڵێن لە هەولێر چایخانی مچکۆ هەیە چایخانی مچکۆ ڕۆشنبیرەکانی کاتخۆوانێک کە نووسەر بوون لێو کۆبوونەوە کە سلێمانی چایخانی شعبان بزانم تر لە کەرکوو کاتی خۆی گازینۆیەکە بوو شارە جمهوری نووسەرەکان مارتیستەکانوانێ لێو کۆبوونەوە چەپ هەمیشە ئەو گیرفان بەتاڵنێک بەتە بووە کە نەیتوانی شوێنێکی هەبێوانە کە تیا کۆ بێتەوە سەرباری بارودۆخی سەرکوت کە هەمیشە مەوجود بووە چەپ ینی ئۆتۆماتیە و بزنەوەیەک شوێنێک ئەبێ بە ئەلتیقا لەو فەزانی و ئاواڵە سیاسیە لە هەولێریش ئەو فلکەیە دروست بوو دیارە ئێمە وەکیکەتی بێکاران چکو شوێنێکمان هەبوو کۆمەڵی ئاوارەکانی کورسانی شوێنێکمان لە یەک بینایە بووین ئێمە لێ کۆبووینەوە بەڵام هەموو ئەو کۆبنەوانە بۆی پەیوەندیکردن بە دەرەوەی خۆمان دیارە دەرکۆتایە هەر بە فلکەی چەپ وابووە تێپەڕینە لێو ئەو هاوڕێ ڕەفیقانەمان بینە دیارە ئەو کارە مشتەرەکانش شایەدیەوەن سێعری چوە سەر بەشێک لەو کارانە کە لێو ئەنجام دراوە کە لێو کۆنتاکتەکان هەبکراوە و پەیوەندیەکان لێو کراون لە دوایەوە کە ئەو کۆبنەوەکانی تر کەم ڕاستیە
مەگەر زۆر ڕسمی بووە بچونایەتە ناوەندە مەقەڕەکانی زەحمەت کێشانی حزبی شوعی بەڵام ئەکسەرەن لێ کارەکان یەکلا ئەکرانەوە لە پەیوەندیەکان لە بڕیارەکان لە کاری هاوبەش دیارە ئەو کارە هاوبەشانی کە لە مێژووی ئەو شارە بەتابێت لە بەرامبەر شەڕی ناخۆە ینی کاری هاوبەشی زۆر باشکرا لەگەڵ ئەوە بۆ یەکی یاریش ڕاستەکەی چەند جار کاری هاوبەش کرا وەکوتم فلکەی چەپ تعبیرێکی واقعی زەمان و کاتێکی معەنی خۆیەتی لەو شارەیە. بەڵێ هاوڕێنەرەوەندە ینی فلکەی چەپ بڕوا بکەن خەبەرەکانی شەڕشمان دەزانی ئەوەندە سیخوڕیمان بە قووەت بوو ینی نەچێتەکان داات ناگا و شۆ هجوومە ئەمە زانی ینی زایدەن تەحەدای پارتی و یەکێتی و هەموو حزبەکانمان دەکرد و خاڵی شکەش بڵێم کە ڕەنگ بەسەردا چونە بەرە دێنە سەر یەک ڕێکخرای ئاوارە و بێکارن ئەوانە ینی ئێمە ئەو کات لە هەولێر ئەمە کەمتر زیاتر ئەو براوڕیانەی خەتی کۆمونیستی کارگەری لە تەک ئەوەی ململانەی پارتی و یەکێتیمان دەکرد و ململانەی ئیسلامیەکانیشمان دەکرد ئیسلامیەکان وەک هێزێکی دژە ئازادی سەرکۆت زۆربەی زار لە پارتی و یەکێتی پارتیا و باڵادەستەی گەورەی نەبووە تا سیویەکی ئاپ بە ویژدانەوە بڵێن یەکێتی باڵادەست بووە پلەی یەک چ لە قۆناغی دوای ڕاپەڕین چ لە دوای ڕاپەڕینیش هەتا سیویەکی ئاپ کە پارتی دەکرد ئەوان باڵادەست بوون بەس ئیسلامیەکان چەندی جار میتینگ کۆبوونەوەکانیان لە تێکەدان و ترسمان لیان هەبوو و ڕفاندن و پێکدادانیان لەگەر هاوڕێیانی کۆمۆنیست دەبوو ئۆتۆماتیک ئەمەش تێدا ئاڵانی وەکو لە پشت ئەو بوو پەنایان دەبرەوەکەوەی لە 8 مارسی 95 بە ئەڵڵاهو ئەکبەر چوونە ناو هۆڵی میدیا بۆ مێژوو بڵێن شەهید ئەمە لەوێ نەبووم بەزووتیان بەڵێ کاک عەلی ینی ئەو مختصەریانەش بڵێن وەکو ئەوەی کە ئێمە بەدەرەوە دژی تورکیا بوون دژی ئێران بوون و دژی باسیش بوون بەعس هێزەکی ئەوە بوو ینی کۆمەڵێک گەنج بوون شەڕیداری دنیامان دەکرد نەبوو کاک عەلی بێناسە لەبەرەوەی وەختەکە زۆری برد ئەو لەگە برادەری تریش باز دەکەین ئەوە کۆتایی پێنایە بۆ ئەوەی لە 2 ساعت و نیوێک ئەو بەرنامەیە تەواو بکرێ ئەو هەموو ئەڵلقەکان تەواو بکرێت لەگەڵ ئێوە باسی ڕێکخراوی ئاوەرە ئەنفالەکان بکە چۆن دروست بوو چی تا کرد و قسە لەسەوەی هەیە ڕۆژی ئەنفال لە هەولێر چەسپا بەڵێ من دوای ڕاپەڕین قسەی ڕاستی بۆی خاڵە و خشم و کەسم ئەنفال زۆر بوو یعنی چەند جارێکی ڕێکخراوێکی کەنەدی هاتم هاوکاریان تۆزیع کرد هاوکاریان مەکرد بۆ ماڵانە ئەگەڕین و دوای ئەوە من پەیوەندیم ڕۆژێک چووم وەختە کۆمەڵی ئاوارەکان لە خوار فلکەی سەلامەوە بۆ گەرکا گۆران بزانێت لە ڕۆژنامەیەکیان دەرکردو بە ناوی گەڕانەوە لەوێ بۆڵا خۆم ڕۆیشتم وتم کاکە من ئەوان دروستیان کردبوو شوان و قابیل و ئەمانە دروستیان کردبوو بەڵام تازە بوون یەک ژمارەیە سەفری لێ دەرچووە بزانم گەڕانەوە خۆم چوم پەیوەندیم پیانەوە کرد هەروە ئەوان یعنی بە جدیت منیان وەرنەگرت وتیان باش ئەبیتە ئەندام وەڵام من کاگۆران و قابل مەناسی هاتم من لە ئەلوە کاتب وانە شتیان لێ مەکرد جادارە سنوقەترەیەک شتێکیان لێ مەکریوانە جا ئەمولەشم وان نانووسیت بینی خۆمت هاوکاریان نەکرد بۆ زۆر بەقاڵی هەولێر نیوەی قەرزاری منە زۆری قەرزاری منە هیچ ئەمولەشتم بۆیانی ناکرد یان کەمم بۆیانە نووسی وەڵای تر ڕۆژێک هاتن بۆ دارەتوو نازام 2092 یان ئاخیری 92 بوو کۆبنەوەی گشتیان کرد وەڵا کۆبنەوەیە کرا منیش قابیل شابور بە بنیام خۆت هەڵبژێر وەڵا خۆم هەڵبژات لە 126 دەنگ 125 دەنگم هێنایەوە وەڵا ئیتر بوومە چالاکوان لە کۆمەڵی ئاوارەکان کۆمەڵی ئاوارەکان لێوە باری کرد هاتە لای بێکارانەوە کۆمەڵی ئاوارەکان ئیتر کاک گۆران و عەبدوڕەحمان و ئەمانە مەشغوڵ بوون دایم لەوێ ئیتر منیش تێکەڵاوەوە پێشتر ئیشێ باشمە بۆ هاوڕێ قادر سێوم لە ئێرانەوە لە سەر حدود ئێرانەوە نابوو هەولێر وەزعی اقتصادی باشم هەبوو وەڵا کەوتمە دوای ئەمانە وازم لە ئیشێ نامە دەرەجەیەک هیچ خێر وەرەکەتی تیان نەبوو ئیتر وەڵا لە 2093 خۆپیشاندانێکی گەورەمان کرد تقریبا 1000 کەسێک هات بەشداری کردی ترەوە بوو
دوو نوێنەرمان چووە ژوورەوە منیش مامەوە لەبەر دەرگاوەکو بوومە نوێنەری هین یعنی یەکەم بەرپرسیایەتی لێ وەرمگرت بوومە مەسئولی خۆپیشاندانەکە لە دەرەوە شاپور و یەکێتر بوو نازانم چی بۆوان چوونە ژوورەوە ئیتر من لەگەڵ ڕاگەیاندنا یەکەم بەرەو بوونەوەی ڕاگەاندم لە تەلەڤیزیۆنی مەحافزین بوو لەگەڵ ئەو حاکم جەماڵێکە بوو ئەوەی بۆ مدیری شورتەی کەرکووک بوو نازانم چی بوو لەگەڵەوە جابراکەی ئەویش خاوەندی و ئەلوێ بوو من لەوێ ئیشمە کرد مەحافزینیش گرتی وەڵاو شەو تێنەرە وڵا سید عەلی دەرچوو لە تەلەڤیزیۆن سید عەلی بە قەمسەڵەی عەسکەریەوە فەڕووباڵی لێوە دەرچووە دەرەوە وەڵا دەرچووم ئیتر وەڵا خۆپیشاندانەکە دووسێ ڕۆژ بێت و من و شاپور و شوان و قابیل و عەبدوڵڵا سلێمان چوین دیسان لەگەڵانە دانیشتینەوە بوو WFP لێوە بوو بڕیاری دایە گلۆرێک ئەرزاقمان بداتێ ئەو خۆپیشاندان پێش ئەوە خۆپیشاندانی بنەسەڵاوە دارەتوو این دارەتوو من ڕێکم خست بەڵام این بنەسەڵاوە نا وەڵا ئیتر لەوێ ماینەوە ئیتر من هەر لەسەر ئیشی ئەنفالوانەش بەردەوام بووم ئیتر نەختێک کێشەشمان لەسەر مەسەلەی یەکی ئایارۆمانە بۆ دروست بوو ئەمان ئەیانەگوت کۆمەڵی ئاوارەکانە بێ گشتی بێ لە یەکی ئایار بەشداریکە منیش دەمەگوت کاکە گیان ئێمە هەرێکی حیزبی خۆی لەوانەیە هەبێت مەخەوەڵمان کەن هەر کەسێ با بچێ بۆ یەکی ئایارەکەی خۆش وەڵای تر لێماینەوەی تر من ڕێکخراوێکمان دروست کرد ئێمە زۆر بووین هەر لە ناوانی سەردەمدەور کە وەک کەریم سەرکەش و مامۆستا فەرهاد و ستران و ئیتر زۆر یعنی هەتا ئێمە زیاتر بووین لە نیوەی دەسەی دامەزەنەری کۆمەڵی ئاوارەکانیش بەڵام هیچ بەجێمان هێشت سافی مافی 15 کەس بووین هەشتی لەگەڵ ئێمە یابوو بۆ یانمان بەجێش گوتمان ئێمە بە موئەدەبی هیچ ئەمانتوانی جازەکە بۆ ئێمە بێ مەسەلەن ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی ئاوارە ئەنفالەکان ئیتر ئەو ڕێکخراوە ئیشی باشی کرد دژی تورکیا خۆت ئاگادار بوویت زۆر هین بوو دژی ئێران کە ئێران هات بۆ کۆیە خۆ تۆ کامێرەی ڤیدیۆیاندا بەسەرتان حتا چوینە لای عەبدوڵڵای حەسەنزادە گوتی خۆزگەم ڕێکخراوێکی تریش وەکو ئاوارە ئەنفالەکان هەبووە یعنی ئیشی زۆر زۆر باشمان بۆ وانە کرد ئیتر ئەتوانم بڵێم لەو کاتەیە ئاوارە ئەنفالەکان چالاکترین ڕێکخراو بوو لە کوردستانە هیچی یعنی ئەگەر بێت و لە عاتیفە دەرچینە دەرەوە بچین بە دوای ئەرشیفا بگەڕێن ئەرشیفی جەریدەکان ئەگەر بە دوای ئەرشیفی جەریدەکانە بگەڕێن ئاوارە ئەنفالەکان زۆر چالاک بوون چەند خۆپیشاندانی چەند گرتبوونەوەیەکمان کرد لە بنەسەڵاو 5,000 کەس بەشداری کرد کاکە ئەو خەڵکە هات ئەو ئێگوت من خۆم هەڵەبژێرمەوەی خەریک بێتە شەڕ تفەنگ ڕاکێشانە ئەم لاولایەک وەڵام منیش مامۆستا سابیرێکم لەگەڵا بوو گوتم ڕاوەستێ وەڵا وام کرد وایەری سەماعەم دەرکرد دەنگ نەما هیچ دەنگ نەما کە دەنگ نەما لەو لاوای یەکێتی و حیزبی شوی خەریک بێتە شەڕیان ئەو ئەچوو ناوێکێ نووسی ئەوە چوو بە کەلاشەکەی سڕیەوە ئەوە چوو یەکێکی هەڵەبژار ئەو نازانم چییە کرد یعنی ئاگادار بوویت لەوانەیە کاکدەشیش کاگۆران ئەوختە لەوانەیە دەرچوێت دەرەوە خۆپیشاندانێکمان لە دارەتووە کرد بۆ هەولێر دەتوانم برێم گەورەترین خۆپیشاندانی ئاوارەکان هەزاران کەس بەشداری تیا کرد بەپا لێەوە هاتینە هەولێر مەسئولی مدیری WFP هات بۆ محافەزە بووە هۆی ئەوەی چی ئەنجومەنی ئەو ئۆردوگانی دەوروبەری هەولێرە هەموویمان هەڵوەشاندەوە تا من بۆ ئاگاداریت کوڕێک ناوی مەریوان بوو لە کۆمیتەی ڕۆژهەڵات و هاتن بۆ مستەشفا لێوە دەوامە کرد کە بمڕفێنن مامۆستا ڕەسوولی خۆمان خەبەرەکەی بۆم هێنا وتی ئەدڕفێنن ئەو مامۆستا ڕەسوول ماوە یعنی یەکێتی ئێوە من فڵان کەسەکەم ئەنجومە منیش وەکو خوڵە بیزەم هاتەوە گوت قەبوڵم نییە ڕۆژە کوڕە پلکەمانە تەکمەوە گوتی ئەوە تۆ چیت تۆ یعنی خۆت بۆ لێ گۆڕاوە حتا بۆ ئاگاداریت کە خۆپیشاندانەکەمان کرد ئەو پلکزایان بووە مەسئول کۆمیتەی دارەتوو هات تەکمەوە گوتی ئەمە زەرەرە بۆ ئێمە گوتم زەرەرە کەیفی خۆتانە زەرەرە من حەقم چی بەسەر زەرەر قازانجەوە کۆمەڵێک دەست بین چاردەی چار یعنی چۆن چاردەی چار ئەنفال ئەگەر چارە گوتم پێشتر من بەردەوام لە 92 ئیشمە کرد لەگەڵ ئەو ڕێکخراوێک کەنەدی هەبوو ڕێکخراوێکی تر هەبوو حتا ئەو هین کۆمەڵەی مناڵپارێزانی یەکێتی بوو لە سەڕی ئەنکاوە کۆمەڵەی مناڵپارێزانی سەڕی ئەنکاوە
ئەوانە هاوکاریان تۆزیع کرد هاوکاریەکەیان لە ڕێگەی منەوە تۆزیع کرد چییە باشە چییە باش نییە پێش ئەوەی ببمە کۆمەڵی ئاوارەکانیش وەڵا ئیتر ڕۆژێک کچێک هات لە کەنەداوە هاتە وتی بۆ نان ڕێکخراوێکی بۆ ئەنفالەکان دروستکەن بە ڕەسمی وەڵا ئێمەش بڕیارماندا و ڕێکخراوە دروست کرێت ئەو ڕێکخراوە دروست کرێت ئیش بۆ ئەنفال و ئاوارەش بکەین ساڵی چەند ئەگەر ڕۆژ و بەروار و ساڵ زۆر گرنگ 94 گۆران ئاگای لە هەموو حرەکاتەکانمان هەبوو چکە من فقەمان بەیەکتری بۆ هەموو شتەکانم بۆیە گێڕایەوە هەموو شتەکانم بۆی گێڕایەوە یعنی هیچ شتێ نەبوو غایب بێت یعنی وەک ئەڵێ هەموو شتەکانم بۆی گێڕایەوە 94 بوو 94 بوو شەڕی یەکێتی و پارتیەشتا دانەژی دەستی پێ نەکردو شەڕ دەستی پێ نەکردو شەڕی ناوخۆیی ئیتر ئەو ڕێکخراوەمان دروست کرد بڕیارماندا ڤیستیڤاڵێک بۆ ئەنفال بکەین کۆبوونەوەیەکمان لە ناوانی سەردەم ڕێخست ڕسمەکەشم بۆ تانارد لە ناوانی کاک عەلی ببوورە ئەو ئەڵقەیە کۆتایی پێدێنین داوای لێبوردن دەکەین زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس بۆ کاک عەلی کاک دەشتی و کاک گۆران ئێمە بەشی دووەممان تاو کرد هەوڵ دەدەین لە نزیکترین کاتدا بەشی سێم درێژە لەگەڵ میوانانە بدەینەوە بینە سەر دروستبوونی ئاوارە و ئەنفالەکان بە درێژتر و حرەکەی چلنۆ نووسەرەکەی کە هەموو هەولێر و کوردستانی هەژان و هاوکات ڕێکخراوی بێکاران لە زاری کاک گۆران ئەو کۆتایی بەوە کە دەین